دەیڤد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆسیە ئەتۆمی ئێران هیچ ڕێکەوتنێک لە نێوان ئیسرائیل و ئەمریکا هەیە کۆکن یان ناکۆکن؟ بەڵێ ئەوان هاوڕان لەسەرەوەی کە نابێت ئێران ڕێگای پێ بدرێت چەکی ئەتۆمی بەرهەم بهێنێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک ناکۆچی هەیە لە بینیاندا، بۆ نمونە ئیدارەی ترامپ لەگەڵ ئیدارەکانی پێشوودا. ئەمریکا ڕازی دەبێت ئەگەر ڕێکەوتنێک لەگەڵ ئێران بکات بۆ ڕازیکردنیان بە بەرهەم نهێنانی چەکی ئەتۆمی، بەڵام ئیسرائیل گومانی هەیە لەوەی هەر ڕێکەوتنێک کە بتوانێت چەک بەرهەم بهێنێ. هەروەها نیگەرانی ئەوەیە لە کەمکردنەوەی سزاکانی سەری ئەو کات ڕژێمی ئێران بەهێزتر دەکات بە هاتنە ناوەی پارە بۆ ئەو وڵاتە، و ئەمەش بەرداوامی بە چاڵاکیەکانی ئەو هەرێم ئەو وڵاتەدار لەو هەرێمە بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل. باشە بەڕێز دەیڤد، بۆچی دژێکی هەیە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆسیە ئەتۆمی ئێران؟ لە ڕاستیە لە ئێستادا ئەمریکا ڕەنگە بە ڕێکەوتنێک ڕازی بێت کە توانەدارکردنی ئێران بە بڕی 3.5 یۆرانیۆم ڕازی دەبێت، و ئەمەش پێدەچێت باشتر بێت کە لەوەی کە لە ئیدارەی ئۆبامادا واژۆکرا. بەڵام ئیسرائیل دەوێت ڕێکەوتنێکی هاوشێوەی ئەوەی لیبیا بێت، بۆ نمونە سەنتەرفیوجەکانی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران نەمێنن، پێدەچێت ئەمەش هێڵی سوور بێت و ئێران قبوڵی نەکات. زۆر باشە. ئەمریکا و ئیسرائیل دیدگا و بڕیارێکی هاوبەشیان بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێران بە گشتی و دۆسیەی ئەتۆمی بە تایبەتی هەیە؟ لە ئێستادا ئیسرائیل ڕەنگە چاوەڕێ ئەو بکات کە ئەم سەرکردایەتەی ئەمریکا دەرفەتێک بۆ گۆڕانی ڕژەم لە ئێران. هاوپەیمانەکانی ئێران وەک حیزبوڵڵا و حەماس بێهێز کراون بە شێوەیەکی بەرچاو دوور کراونەتەوە لە ژێر فشاری زۆردا، تەنانەت میلیشیا عێراقەکانیش ئەوانیش نیشە شیعەکانیش لە ئێران و لە عێراق تا ئێستا بێدەنگن. ئیسرائیل ئەمە بە دەرفەتێک دەبینێت بۆ گۆڕینی ڕژێمی ئێران، بە تایبەتی دوای هێرشەکانی مانگی 4 2024 کاتێک ئیسرائیل زۆرێک لە ناوچەکانی ئێرانی کردە ئاماز لە ئەسفەهان، بە تایبەتی بەرگری موشکەکان، و ئێرانیش نایەوێت ئەو مەترسە بکات. هەروەها بۆ گۆڕینی ڕژێمەکەی ڕەنگە ڕازی بێت بە ڕێکەوتنێک بە نەهێشتنی چەکی ئەتۆمی لە وڵاتەدا. زۆر باشە. ڕۆڵی ئیسرائیل چییە لە دانووسانەکانی لەگەڵ دانووسانەکانی ئەمریکا و ئێران؟ ئەوان دەیانەوێت هانی ئەمریکا بدەن بە ڕێکەوتنێک ڕازی نەبێت کە تیایدا ڕێگە لە ئێران بگرێت، نەک تەنها بە بەرەپێدانی چەکی ئەتۆمی، بەڵکو موشکە باڵستەکانیش هەروەها بۆ ئەوەی لە چاڵاکی خراپەکاریدا بەشدار نەبێت لە هەرێمەکەدا. بۆیە ئەوان پێیان وایە کە ناتوانن ئێران ڕابگرن لە پەرەپێدانی چەکە موشەکیەکانیدا. بۆیە هەندێک گومانی ئەویان هەیە، پێیان وایە کە ئیسرائیل وای داناوە کە هیچ ڕێکەوتنێک ئەنجام نادرێ و گڵۆپی سووری لەلایەن ئەمریکاوە بۆ هەڵکراوە بۆ هێرشکردنە سەر ئێران. زۆر باشە. ئیسرائیل دۆستە نزیکەکەی ئەمریکا ئەتوانێت لەم کاتی دانووسان و گفتوگویانە داواکاری ئەمریکا بگۆڕێت بۆ هەڵۆشاندنەوەی تەواوەتی ژێرخانی ئەتۆمی ئێران؟
پێدەچێت ئیسرائیلەکان دەیانویست هێرش بکەنە سەر ئێران ماوەیەک بەدەستا بەڵام ترامپ ئەمەی ڕەت کردەوە و هەروەک ئەوەی کە بایدن لە ڕابردوودا ڕەتی کردبووە. ئیسرائیل کۆنتترۆڵی سیاسەتی ئەمریکا ناکات، ئەوانەی کە سیاسەتی ئەمریکان بەدەستەوەیە بە شێوەیە کە بۆ بەرژەوەندی وڵاتەکانە بۆ شوەیە کە دەبینن، بەڵام ئیسرائیلەکان هەوڵیان داوە کاریگەریان هەبێت لەسەر ئەمریکا، بەڵام ئەمریکیەکان خۆیان بڕیاری خۆیان دەدەن. پێدەچێت حساباتی ئەمریکا جەنجی لەگەڵ ئێراندا بە شێکدانەوە کە هەڵبژاردێکی باش نییە بۆ کۆتای هێنان بە بەرنامە ئەتۆمیەکەی. باشە ئەگەر بێت و ئێران و ئەمریکا ڕێک بکەون ئیسرائیل هەڵوێستی چیە بێ؟ ئیسرائیل دەکەوێتە مووقفێکی زۆر ناخۆشەوە، بۆ نمونە دەرفەتی لێدانی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانی نابێت بە تەنها، و ئەمەش وا دەکات هاریکاری ئەمریکای پێ نەگات بۆ فڕین بەسەر وڵاتە عەرەبیەکاندا کە پێویستی پێیەتی بۆی بگات بە ئێران، و هەروەها ئەو دروستیەی پێ نادرێت کە پێویستی پێیەتی، ئەوە هەروەها ئەگەر ئەو ڕێککەوتنە لەلایەن ئەمریکا و ئێرانەوە ئەنجام بدرێت. بەڵێ بەڕێز دەیڤد ڕۆمانۆ پسپۆری سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مامۆسای زانکۆی میسۆری لە شیکاگۆ، سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێت.